غەزای پێنجوێنە و شارەی کە زۆرترین حاڵەتی توشبووی بە ڤایرۆسی کۆرۆنای تێدایە. گەرچی ڕێژەی توشمان لە بەرزبوونەوەدایە، بەڵام ڕەوشی ژیان لە پێنجوێن ئاساییە و تەنیا دەرگای مزگەوتەکان داخراوە. ئێستا من خۆم ناسیایی خۆم چوم بیستومە سەردانێکم نەیانێشت و لە نزیک کۆچاوم پێیان کرد، بەڵام بە تەلەفۆنی ئەوەی کە تەلەفۆنی لابووە یعنی یەکێک لە هاوڕێک نزیکەکانی خۆم داواکە لە خەڵکە وریای بن، چونکە ئێستا من کە ئەو 10 دقە لەمە پێ قسەم لەگەڵا کردووە، یعنی بە هەناسەتنیەکی زۆر قسەی لەگە من ناکردو، یعنی گریانم بۆ حاڵی هەو ئەڵێ خۆتان پارێزم، بەڵام کاکە خۆ پارێزی چی؟ من لەکوێ خۆ پارێزیم پێکرێت کە من نەتوانم بەدڵی خۆم کیلۆی علاگەی شتێ بەرمە ماڵەوە، ینی خۆپارێزی لەکوێکرێت؟ من پێویستە کاکە لە پێشە گیرفانە پڕ بێنجا خۆپارێزیم پێکرێت. دوکاندارێکیش دەڵێت ئەو بارودۆخە ناموارەی کە ڕووی لە قەزاکەمان کردووە کاریگەری لە سەر کەمبوونەوەی جوڵەی بازارمان هەبوو و داهاتی کارمان کەم بووەتەوە و دوکاندارانی پێنجوێنیش گلەیان لە تیمە تەندروستیەکانی پێنجوێنەیە کە لیژنە تەندروستیەکان ناگەڕێت بە سەریاندا تا ڕێنماییان پێ بدات. پێشتر هەر زۆر ئاسایی و پێنجوێن بەس بەبوونی ئەم کۆرۆناکە ڕاگەیەنا لە پێنجوێنە ڕێژەیەکەیە دۆزێک جوڵی کەسابەت وەساوە لە شارەکە و ناشکرێت ئێمە واز لە مەعیشەت و کەسابەتی خۆمان بێنین، چونکە نەبوونی داهات و سەرچاوی بژێوی زۆر لە نەخۆشیەکە کوشنتەترە، زەربەی زیاترمان لێ ئەدات لە هەموو ڕوویەکەوە. بەڕێوەبەری تەندروستی پێنجوێن تایبەت بە پەیامی ڕاگەیاند 400 پشکنینی نوێیان کردووە، بەردەوامیش پشکنین دەکەن بۆ هاوڵاتیان و ئەوەشی خستە ڕوو لەو 400 پشکنینەی کە کردویانە لە پێنجوێن نزیکی 50 هاوڵاتی پشکنینەکەیان بە پۆزەتیڤ بۆ گەڕاوەتەوە و زیاتر لە 100 هاوڵاتی پێنجوێن تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و بەڕێوەبەری تەندروستی پێنجوێن دەڵێت دۆخی تۆشبووان لە ئێستادا جێگیرە. بەڕێوەبەری تەندروستی قەزای پێنجوێن باس لەوە دەکات کە بەردەوام ڕێژەی توشمان لە قەزاکەدا لاڵکشاندایە و داواکارە لە هاوڵاتیان لە خەمی خۆیاندا بن و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. کامی ئەو پشکینیانی کە لە ماوەی 48 ساعاتی ڕابردووا کراوە کە زۆر زۆرن 400 نمونە 400 پشکنین کراوە بۆ هەموو هاوڵاتیانی پێنجوێن و بە تایبەتی ئەو شوێنانەی کە گومان لێکراوی زۆرتیایە و بەرکەوتەی زۆرتیایە کە لەو 400 نمونەیە زانیارە سەرەتایەکان لەوانەیە 40 حاڵەت بۆ 50 حاڵەتمان هەبێت کە پێشبینی ئێمە بۆ ئەوە و بەگوێرە زانیارە سەرەتانی کە پێم گەیشتووە، بەڵام ئێشتا چاوەڕێن چونکە لە ماوەی 24 ساعتی ڕابردووە ئەنجامی پشکنینی هەندێک لەو سامپلانە ڕاگەێنرێت کە پێشبینی ئێمە 40 بۆ 50 حاڵەتی تریتیا بێ. مەرزی باشماغ هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێراندا و لە ئێستادا مەرزی نێودەوڵەتی باشماغ کراوەتەوە و جموجوڵی بازرگانی ئاساییە و لە پێناو تەشەنە نەکردنی ڤایرۆسەکە ڕێکاری تەندروستی تون گیراوەتە بەر لە مەرزەکە. سوێی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پێنجوێن.